بینەرانی خۆشەویست هاوڕێیانی هێژا سڵاممان دوو نەبن. هەرو جۆری کە ئاگادارن لە چەند ڕۆژی ڕابردوودا فستیواڵێک لەسەر ناوی شانۆی سەرشەقامی مەریوان لە شاری مەریوان بەڕێوە چوو. هەرو جۆری کە ئەزانن ئەم شانۆیان فستیواڵە لە ساڵانی ڕابردوودا بووە بە بەشێک لە ڕۆژمێر و تەقویمی کەلتوری ئەو شارە و ناوچەکە. بۆ تیشخستنە سەر ئەم بابەتە وتوێژێکمان ساز کردووە لەگەڵ بەڕێز هاوڕێ سەلامی قادری بۆی کە بزانین مێژووی ئەم فستیواڵە ئەگەڕێتەوە بۆ چ ساڵانێک. تکایە تا کۆتاییان بەرنامە لەگەڵمان هاوڕێن. هاوڕێ سەلامی خۆشەویست، سڵاو بەخێر بێ بۆ ئەم بەرنامە. سڵاو هاوڕێگیان، کاتت باش وە سپاس بۆ مەجالەی لە اختیاری منتانە قراردا بۆی بەشداری. سپاس دەکەم هاوڕێ سەلامجان. هاوڕێ سەلام، ئەکرێت زیاتر بۆمان باس بکەی کە شانۆی سەر شەقامی مەریوان لە چ ساڵێکەوە دەستی پێ کردووە و چ کەسانێک بوون کە ئەم فستیواڵەیان بەم شێوازە ڕێخست؟ مێژووی شانۆی سەرشەقام لە مەریوان لە دابڕاو نییە لە مێژووی شانۆ بەگشتی، ینی شانۆی ناوخۆڵ، و پێش ئەم فستیواڵەی شانۆ لە ساڵەکانی شانۆی سەرشەقام ئەتوانم بڵێم لە ساڵەکانی سەرەتای هەفتاکانەوە لە مەریوان ئیجرا کراوە و بەهۆی ئێستەقباڵێکەوە کە خەڵکی شاری مەریوان لەو شانۆیە کردی نەوعش لە شانۆ کردویانە، دەستەندەرکارانی شانۆ و تاتیەکانی مەریوان گەیشتن بەو قەناعەتەکە داوای ئەوە بکەن لە دەوڵەت و دام و دەستگاهای فەرهەنگی دەوڵەت کە جەژنوارەیەکی خیابانی لە مەریوان بەڕێوە بچێت کە ئەو جەژنوارەیە ئەمساڵ 15هەمین دەورەی بەڕێوە ئەچوو و ئەگەر هەڵە نەبم پێم وابێ یەکەمین ساڵی 83 بوو کە دەستی پێکردووە و هەر ساڵە بەرگوزار بووە، بەڵامی تر مەواردێکیش بووە کە بۆ 1-2 ساڵ خلەلێکی تێکەوتووە نەبووە، وەلێ ئەمە 15هەمین دەورەی بوو لە کاتێکەوە کە دەستی پێکردووە. یەک مەسەلە هەیە لێرە، ئەویش ئەوەیە کە ئەو کاتکە بڕیار وا بۆ ئەم فستیوالە بەم شێوازە بەڕێوە بچێ، کۆماری ئیسلامی هیچ فشارێکی هێنا کە بربەست بێ بۆ ئەم مەسەلە یانە؟ لە ڕاستیە فستیواڵەکە خودی فستیواڵێکی دەوڵەتیە. لە ڕاستیە فستیواڵەکە بەڕێوەبەری فستیواڵەکە ئیدارەی ئێرشاد و ئەنجومەنی نمایشی شاری مەریوانە کە سەر بە ئیدارەی ئێرشادە و ئیدارەی ئێرشادی کل لە سنە و تحتی نزارەتی خوب وەزارەتی ئێرشاد لە سەرەوە. ئەگەرچی بە بەشداری هونەرمەندان ئەکرێم، هونەرمەندانی جۆراوجۆر لە هونەرمەندانی سەر بە حکوومەت تا هونەرمەندانی سەربەخۆ و تا هونەرمەندانێکی شۆڕشگێڕیش بە دەرەجەیە کە ئەلبەتە پشتگوێ دەخرێن، بەڵام بەڕێوەبەری فستیواڵەکە خۆی دەوڵەتە، ینی فستیواڵەکە خۆی شتێکی خەڵکی و لە دەروی ئیرادەی دەوڵەت نییە. فستیواڵەکە دەوڵەتی بەڕێوە دەچێت و هەوڵیش دەدەن، هەمیشە هەوڵی دەوڵەت ئەوەیە کە فستیواڵەکە بەرەو ئاقاری ئیدئۆلۆژیکی خۆیانی ببن و لە درێژەدا ئەتوانین باس لەوە بکەین کە ئەوان چۆن ئەبن بە باعیسیەوەی کە ئەو فستیواڵە زاهری فستیواڵێکی شانۆیی هەیە، بەڵام لە زۆر مەورەدا خاڵی دەبێتەوە لە ماهیەتی هونەری خۆی و لە مەواردێکە کە پێیان تەحمیل دەبێ جێگەی باسە، بەڵام لە زۆر مەورەدا سعی دەکەن خاڵیکەنەوە لە معنای خۆی وەکو فستیواڵێکی هونەری. باست لە هونەرمەندانی سەربەخۆ کرد. هونەرمەندانی سەربەخۆ بە تایبەت هونەرمەندانێکە وتت هونەرمەندانی شۆڕشگێڕن و کاری زیاتر کارهایەکی ڕادیکاڵ ئەنجامەدە، ئەوانە چ ڕۆڵێکیان بووە لە شانۆی سەرشەقامی مەریوانە؟ ئایا توانیانە ئەو سناریۆی کە ئامادەیان کردووە بە باشی ئیجرای بکەن بێ ئەوەی کە سانسۆر بکرێیانە؟ لە ڕاستیە سانسۆر ئەکرێت و سانسۆر شتێک نییە لە ئێرادەی هونەرمەندێکا بێ کە ئیشەکە
دەکات زۆر جار بۆ ئەوەی کە ئیجازت پێبن مجەوەزت پێبن مەرجت بۆ دیاری دەکەن و هەندێک جاریشەیە هەر بڕیار دەدەن کە ئەو شانۆی تۆ نەکرێ لە مەواردێکە هەیە کە کەسەکان ئەچن لە دەروی ئیجازی حکومی دەیکەن لەو حاڵەتایی تر خۆشت ئامادە دەکەی تەبیعەتەن بۆ زیندان و بۆ هەر مەسئلەیەکە ڕوبەڕوود بێتەوە بەڵام سانسۆر سێبەری لەسەر کاری هەموو هونەرمەندان هەیە و بتەوێ و نەتەوێ تاسیری لەسەر کاری هەموو هونەرمەندان هەیە و هەموو هونەرمەندان مەجبورن شانۆکاران خۆیان لە چوارچێوەیەکە کە حکوومەت کەماکان دیاری دەکا قەتیس بکەن و ئەسیر بکەن لە غەیری ئەو سوورەتە ناهێڵن بە ندرەت پێشدێت کە گروهایەک لە دەروی ئەو ئیجازەی حکومی نمایشێکگەژا دەکەن کە ڕوبەڕووی ئەڵبەتە سەرکوتی و دەردی سەرای خاصی خۆیان دەبن بۆ خۆت کە زاهرەن پێشتر عزوی یەکێک لەم گروپە شانۆوانە بووی فکرکەم شانۆی کۆمۆن بۆ گروپی شانۆی کۆمۆن ئەمە ئیشارە بکەی بۆ سەردەما کە چ کارهایەکتان کردوە بەتایبەت کارهای کرێکاری ئەگەر ئاماژەیەکی پێ بکەی سپاس دەکەم بەڵێ گروپەکەی ئێمە گروپی شانۆی کۆمۆن بوو کە ئەلبەتە موانە و مشکلاتێک دروست بوو بەشێکی بەهۆی ناوەکە و بەشێکی هەر تایبەت بە ناوەکە و بەشێکیشی بەهۆی شێوەی ئیشەکانمان کە دواتر ئێمە مەجبور بووین مجەوەز بە ناوی گروی پێشڕەوە بگرین ینی دواتر مجەوەزی گروەکەمان بەناو گروی پێشڕەوە گرت هەرچەند 1-2 ساڵ بە ناوی کۆمۆنەوە کارمان کرد ئەتوانم بڵێم ئێمە تاقە گرویەک بووین کە کاری شەقام چونکە شانۆی شەقام تعریفی خۆی هەیە شانۆیەکە شانۆیە لە دەروی هۆڵ ئیجرای بکە ینی هەمان چوارچێوە و ویژگیهای شانووی تاعاتی سەحنەی بێ بیبێ لە دەروی هۆڵ ئیجرایکەی ئەوە نابێ بە تاعاتی شەقام ئەوە بێ بە ئیجرای تاعاتر خارجە ساڵن تاعاتی شەقام تاعاتی شانووی سەر شەقام ینی دەردی شەقام مەسئلەی شەقام دەنگی شەقام اعترازی شەقامیش لە شانۆکە ینی بە محتەوا بە شێوەی کات خەڵک بەشدار بکە خەڵک ڕا لە خەڵک بپرسێ لەسەر ئەو دیاردانێکە شانۆکەی لە سەر دروست کراوە ئەتوانم بڵێم ئێمە بەهۆی میلێکی چەپکە بۆ خۆمان گروەکەمان بووین تەنیا گروپێ بووین کە وەکو هەموو ئەزمونونەکانی لە ئوروپا و لە ئەمریکای لاتین و لە رووسیا و لە شوێنەکانی تری دنیا تەنیا گرویە بووین کە شانۆی شەقاممان بەمانای واقعی دەکرد بۆیە زۆر جار ڕوبەڕووی ئەو ڕەخنەیە دەبووینەوە کە ئەگەر ئێوە دەگیرێن یا مشکلاتێکتان بۆ پێشدێ لەبەر ئەوەیە خۆ آخر مەریوان ئاڵمان نییە تۆ چۆن نەتوانی ئەو شێواز و بەو شێوەیە کار بکەی کە بێرتۆر بێش لە ئاڵمان کردویەتی یان لە برزیل کراوە یا لە رووسیا کراوە و ئێمە هەمیشە تاکیدمان لەسەرەوە کرد کە نابەرابەری و بێعەداڵەتی و بوونی چینی کرێکار و تەزادی کار و سەرمایە لە هەموو شوێنێ هەیە لەبەر ئەوە کوردستانی شوێنێکی دابڕاو نیە لە هەموو شوێنێ و ئێمە شانۆکانمان زیاتر مەسائلی ئاعتیاد و مەسائلی کۆمەڵایەتی مەسائلی بێکاری و کۆڵبەری و نابەرابەریهای ئیجتماعی لەسەر ئەو باسانە بوو و لە مەواردێک هاتە لە ناو اعتیسابی کاریگەری ئیجرامان کردووە کە ئیطلاعات و توێتی هێرش دەکەین لەسەر کرێکارەکان لە اعتیسابی کاریگەری پەڕیز و ئێمە بە کرێکارەکانمان وتومانەکە ئەگەر هێرشیان کردە سەر اعتیسابەکەتان ئەو نیوەکەی لە زیندانی ژراکەین بۆتان ینی بە معنایەک ئێمە لە دەروی چوارچێوەهای حکوومەتی بوون لەبەر ئەوەیش هەمیشە تووشی دەردەسەرها و مواخەزەهای حکوومەت دەبووینەوە ئاڕێ سەلام پرسیارێک دێتە گۆڕێشەوەیە کە هاوشێوەی ئەم شانووی سەرشەقامە لە هیچ شوێنێکی کەی جیهانە هەیە یان نا بەڵێ ڕاستیەکەی سەرچاوەی شانووی سەرشەقام لە بزوتنەوەی کرێکاریۆ دێ و شوێنێکە مێژوویەکی دوورودێشتی هەیە لە شانووی شەقام ئوروپایە و لە ئاڵمانە بێلتۆر برێشت کە کەس هونەرمەندێکی دیاری مێژووی هونەرمەندێکی چەپی دیارە و مێژوویەکی هەیە لە کاریگەری لەسەر تەئاتر ئەو شتەی کە برێشت کردی لە شانۆە پێیان وت شۆڕشی کرد لە شانۆە و تۆ ئەگەر سیرکەی لە شانۆی هۆڵا تۆ
لە هۆڵێکی کە لە سێلاوە دیوارە و ئەو پەردەیشەکە ڕوو لە خەڵ پەردەکە دەکرێتەوە وەکو شیشەی تەلەڤیزیۆنێک وایە تۆ هەرچیک دەڵێت و دەیکەی خەڵ فقط سیر دەکەن کە بلتوربرش هاو ئەم دیواری چوارەمە کە لە شانۆ پێی دەڵێن دیواری چوارەم ئەم دیواری چوارەمەی لابرد شانۆی ناو هۆڵیشی دەرگیر کرد لەگەڵ ئەو خەڵکەی لە ناو هۆڵەکان خەڵکی ناو هۆڵەکەی دەێنایە سەر شانۆکە یا دەچووە ناو خەڵگیا ڕای لە خەڵک دەپرسی و خەڵکی دەرگیر دەکرد و هەر درێژەی ئەمە شانۆی سەرشەقامی لێ هاتە بەروسان و سەرشەقامی لێکرا و لە ئەمریکای لاتین ئەم نەوە لە شانۆ دواتر زۆر پەرەیساند لە رووسیا لە سەردەمی شۆڕشی ئۆکتۆبرا ئەم نەوە لە شانۆ کراوە و زۆر لەگەڵ سەقبال ڕوبەڕوو بووەتەوە لە ڕاستیە سەرچاوە و ڕیشەی ئەم جۆرە لە شانۆی ئاوەتە لە جنبشی کرێکاری ئوروپا کە لەوێ سەری هەڵدا لە مەواردێکە ئەسڵەن فعالینی سیاسی بوون کە چون لە شوێنێکە دەستیان دەکرد بە شانۆیەک و هەتا ئەوەی کە پۆلیس بگا ئەوان شوێنەکان چۆڵ کرده بوو و زەهنی خەڵکیان دەگیر دەکرد لەگەڵ مەسائلی ئەو ڕۆژە گاهەن پۆلیس دەگەیە سەریان گاهەن نەدەگەیشتە سەریان بەڵام ئەبزارێکی ئاعترازی سیاسی بوو لە عینی حاڵیەوە کە هونەرمەندەکان دەوڵەمەندتریشیان کرد و هونەرمەندەکان ویژگیای هونەری ئەو شێوازیان دەوڵەمەندتر کرد و وەکو وتم لە سەردەمی شۆڕشی ئۆکتۆبرا و بە دیاری بلتوربرژ زۆر دەوریە بوو لەوەی کە ئەو نەوعە لە شانۆکە بە ئەبزارێکی شەقام چ تایبەتمەندیەک بوو کە ئەم شانوی سەرشەقامی مەریوانەی ئاوا سەراسەری کردو لە ئێرانەوە هەروەها لە جەهانیشان ناسانی و ئێستا وەکو فستیواڵێکی نێودەوڵەتی بەشداربوو وەرەگرێت و زۆر گروپی شانۆی بینوملەلیمان هەیە کە بەشداریەکەن لەم فستیواڵە هەرچەند ئەم ساڵ دیارە بە بۆنەی کۆرۆناوە نەیانتوانی کە بەشداربووی هەندەران وەربگرن بەڵام دیارەکە ئەم فستیواڵە بۆ خۆی فستیواڵێکی نێودەوڵەتیە ئەتوانی ئیشارەکەی بۆ تایبەتمەندیە بڵێ ئەوەی کە وا دەکات لە هەر شوێنێک حکوومەت بە هەر هۆیەک بەسەر یاپسە پێ ڕێگە بدا بە ئەمرێکە تودەی خەڵکی دەرگیر دەبێت تەبیعەتەن ئەوە پەرە دەستێنێ ینی تۆ ئەگەر حکوومەت ڕێگەی نەدایە بۆ فستیواڵە هەزینەی نەکردایە بۆ فستیواڵە ئیسێ بە هۆکارەیەکە بۆ خۆیان هیانە یەکی لەو هۆکارە سەرەتاییانە کە دەمو دەستگای ئەمنیەتی موافقیەوە بوون و ئیدارەی ئێرشاد ئستەقباڵی کرد لە پێشنهادی هونەرمەندان بوو ئاوا فستیواڵێک ئەوە بوو کە ویستیان نیشان بن کە کوردستان بە تایبەت مەریوان کاڵێن شوێنێکی مەرزیە و شوێنی بە ئیسلاح کوردستان شوێنی بەرەنگاری حکوومەتە شوێنێکی ئەمنە ئەوە تا شانۆی سەرشەقامی لێ دەکرێت و خەڵک هیچ تەزاهورات و اعتراضێ ناکەن لە حینی شانۆ یا بە اعتراضێکە لە ناو شانۆکانە ئەگا هەندێکی ئەوان هەیە ئەمە ئەنگیزەی حکوومەت بوو بەڵام دیارە هونەرمەندەکانیش زۆر بە لێزانانە ئەو فرسەتیان خواستەوە و بەهۆی ئەو ڕێگە پێدانی کە ڕێگەی پێدراوە زەرفیەتێکیش کە لە تاتی خیابانی من تەسەورەکەم لە هەموو کوردستان و ئێرانی شاو ئەو زەرفیەتە هەیە بەڵام لە بەریوان بارحاڵ زیاتر بوو ئەو زەرفیەتە گروهای نمایشی زۆرتری لێبوو کە مەیلیان لە تاتی خیابانی بوو و بەشێکیشی لەبەرەوەی کە تاتی خیابانی هەزینەیەکی وای ناوێت و حکوومەت مەجبور نابێت ئیدارەی ئێرشاد هەزینەیەکی وا بکا بۆ ئەوەی کە تاتی خیابان دەکرێت و ئەو مەحرومیەتە مادیەی کەم بودجەی کەمتریش بۆ کوردستان دێ هەموو ئەوانە دەستیدا بەدەست یەک و حکوومەت قایل بێ بەوەی کە جەژنوارێکی وا لە مەریوان بەڕێوە بچێ و ساڵ بۆ ساڵ کە بەڕێوە چوو ئێستەقبال کرا ئەم فستیواڵە توانی بێ بە دیاردەیەکی جهانی بێ بە فستیواڵێکی نێونەتەوەیی و دیارە هەمیشە سێبەری سەنگینی حکوومەت لەسەر فستیواڵەکە هەیە و ئەوەی کە ئێمە دەیبینین نوکی قولەی یەخەکەیە لە ڕاستیە بۆ نمونە بۆ هەموو ساڵێکی و هەموو دەورەیەکی و ئەزم لە ئەم ساڵ 200 کار دەنێردێ 170 کاری ڕەت دەکەنەوە زۆر جار ئەتوانی بڵێ ئەوەی کە دەیبینی لە جەژنوارەکە بێکەیفیەتترین یان لانیکەم زۆرێک لە کارەکانی کە کەیفیەتی باشتریان بووە کە مەزمونی باشتریان بووە بەهۆی مەزمونێکە حکوومەت حەزی پێ نەکردووە یا لەگەڵ خودی هونەرمەندەکان کێشەی بووە 170 کار ڕەدۆ بووە
بۆ نمونە 30 کاراتوە ئیجرا کراوە و بە دڵنیاییەوە ئەو 30 کارە باشترین کارەکان نین و ئەو کارانش کە جایزە دەگرن لەناو ئەم کارە ئەم خەڵات دەگرن ئەو کارانن کە لەناو ئەم 30 کارەی کە خودی حکوومەت ئەوەڵ هەڵی بژاردووە و 1970 ڕەدۆ کردووە لە واقع ئەوەی کە ئێمە دەیبینین لە فستیواڵە شانۆیەکە ئەلا ڕەغمی ئەوەیە کە حکوومەت ئەو هەموو سێبەری سانسۆر و مانع و مەحرومکردنی بەشێکی زۆر لە هونەرمەندان لە بەشداری لەو فستیواڵەیە و لە سەرحی جیهانیشە هەوڵ دەدەن کارهایەک ڕێگە بدەن کە لەگەڵ معیارەکانی ئەوان زیاتر دەخوێنێ بەڵام ئەو فستیواڵە کە ئێستا خودی ئیجرابوونی و ئاوازە ماوەری بۆتەوە لە شاری مەریوان بە دڵنیاییەوە لە شارایەتێکی ئازاددا شانۆکان کەیفیەتیان مەزمونیان زۆر جیاوازتر و سەرتر دەبێت لەوەی کە ئێمە دەیبینین ئەوەی کە ئێمە دەیبینین ئەوەیە کە لە چوارچێوەی سیاسەتا و موانعهایە کە ئیدارەی ئێرشاد هەیەتی بەڕێوە دەچێت. هاوڕێ سەلام سپاس بۆ تۆزیحەکەت ئەگەر موافق بی پێکەوە چەند کلیپێک ببینین لە ئیجرای ئەم ساڵی شانۆی سەر شەقامی مەریوان کە لە سوشیال میدیاوە هاوڕێیان ئێمە وەریان گرتووە و کلیپێکیان لێ ساز کردووە. دەستت خۆش بکەن. گوانیا ژەڵەکان بێ شیرن دارەکان بێ بەرمی و کانیاوەکان بێ ئاو زەوی و زار بێ پیت هەموو تووشی نەخۆشی بوون ئەمە چ نەهامەتی و چ ماوێرانیە کە بە سەرماندا هاتووە ژنێکم بینی لە بۆکانەوە کە تەورێ لەسەر سینگی ئەو چەقام و مێردەکەی ئەینەڕان من دەستم سەوزە ناموسم پاراست شەپۆل بە شەپۆل بە گشت کوردستانە گوزەرمت هەنەبەندان و ڕەشمەڵەگی کچ و چەقۆمت ڕەشمەڵەگی ژن و تەورەمت ڕەشمەڵەگی مێرد و گڕەمەتی لە هەر کوێ کاچە کاژمێری دیکە دنیا و چارە نووس و نیشتمانمانە گۆڕێ هەستم بەدارە زەیتونەکانی سیسیلیا لە ئیتالیاک ئاخ زەیتون و خواردنەوە ئەلە سەلۆت ئیتالیا بونژۆرنۆ ئیتالیا چاو بێلا چاو سینیۆرا ماڵەوە وڵاتی تەور و چەقۆ ماڵەوە وڵاتی کوشتن و خزار ماڵەوە وڵاتی گڕۆ دووکە خواحافیز وڵاتی تۆپگان خواحافیز وڵاتی بۆمب و بۆمباران خواحافیز وڵاتی فیشەک و موشک خواحافیز ڕەنگە سوورەکانی دنیا ئەوە تەی خاک هەیە بێ خاک ئەوە تەی گڕ هەیە ئەسووتێم ئەوە تەی ئاو هەیە ئەخنکێم ئەم کۆچە تەنها هەر کۆچی پەرەسیرکەی خەمێت نییە شەپۆلی شێت و پشە پشیا و لێدە بەلەمە کەچی تر تاقەتی نەمابوو بێ دەربەستە ژوڵا ئاو ژان دایگرت بوو ئەو ڕوژە ئاویش وەک خاک دڵڕەق ببوو نە لەسەر خاک و نە لەسەر ئەو جێگەمان نەبوو یان شێر خاک یان شێرە شەپۆلێکی دوور بەسەرمانە هات دایکی و خەریکی چنێنی تۆست ئەو شەپۆلێکە بیری کوردستان بێبەزەی بەسەر هەراشە کەسمان هاتوو لە ناو دڵی مەدیتەرانە بەجێی ئەی دەستی هەمیشە تەڕم باوری کۆت ئەی قژی هەمیشە تەڕم بە دڵۆپی ئاواری ئەی وشەی هەمیشە تەڕم بە شەوننی بێهودەی شێرم لە کەنارت نزوویک نییە دوور و دوورترە کاوم پەژۆکاوم ئەوە چی خاک هەیە بێ خاکم نادیام لە شنگالەوە فێریتانم لە کۆبانیەوە زەینەبم لە عەفرینەوە ئەوە چی
ناو کوونەبای مێژوێکی بێبنەوە نهات هەموو چون بۆ کۆچی بیرچوونەوەی ئەو دیوقەون و ناڵەوە هەموو کەوتنە ناو وڵاتی خۆڵەنێ سوود و کەڵەوە چوونە تابوتی لمەوە و لافا و گەڕ دای پۆشی خاک و خۆڵم لە تەشتی ئاودا خنکە یۆرۆ و دۆلاری ئەمریکی نیشتمانە و ئەردەی وا هەموو ڕۆژێ دوو سێجارەی کوژن نامەیەک بۆ باوک وێنەی دایکە شاخیشی تر لەمە و دوا بەفراویە هەڵقەی نامزەدی و هەبێکی سەرێشە چۆڵ و هۆڵ پایتەختی ئەم شێرە خنکاوە نانداگەت و کەوسی مناڵێ بۆ خوددا هەندێک جار کۆلەکەکان ناناسێتەوە چۆڕ و سەری و چارشێوێ لەوەها ڕۆژێکدا مردین ئەو کاتەی مەمکی ئازادی ئەفرۆشرا بە دوو تووری ناسک ماسیەتی سوور مەرگێ هات مەرگێ ڕۆی بەڵام تۆ هەر هاتە و هەر نرفەیەم ئاواگە نەبوو مۆبایلی سامسۆنگ گەڕە و سەقاتێکی خوڵساو لە دەرەوەی قوربەت و کۆچ و مەرگدا جگەرەیەکم فریاقن بادایکی سێ لە پۆلیسی دەریا بۆ هێزی کەنار دەریای سیسیلیا لە پۆلیسی دەریا بۆ هێزی کەنار دەریای سیسیلیا هەژدە کەس ڕواڵەتیان لە خەڵکانی ئاسیاییە هەر هەژدە خنکاوە لوري خمو خيالك قادلي داكي لوري الفرات ياكي میگم برو هوا سرده الان یخ میزنی من میرم خواه حافظ من فرهاد خسروی برو من برادرم منتظرمه باید برم پیش برادرم باید برگردم این پولا رو برسونم بعدش درس بخونم همه از سرده باید خیلی خونمون من دارم میرم کوهستان بهش بگیر داره همه تو بهش بگیر داره سرده بهش بگیر سڵاوی دووبارە ماندوو نەبن. هاوڕێ سەلام، تاتری ئەم ساڵتان فستیوالی ئەم ساڵتان چۆن نرخان؟ پێتان کارەکانتان پێ باش بوو با تۆزوو بەوەی کە کارە بینەملەلیەکانیش ئەم ساڵ بەشداریان نەکردبوو؟ بەڵێ ئەم ساڵ کارە بینەملەلیەکان بەهۆی ئەم پەتای کۆرۆناوە نەیانتوانیوە بەشدار بن. من بەداخەوە شانسی ئەوەم نەبوو کە لە نزیکەوە کارەکان ببینم و وەکو ئێوە هەر لە سوسیال میدیا و لە مواردێکا کە هەندێک لە هونەرمەندان تیکایەک لە کارەکانیان نردووە دیارە لەبەرەوەی واتساپ 2 دقە و 50 سانیە زیاتر ناتوانێت بە یەکجار بنێرێت و شانۆیش هەموو لە توێوەیە کە لە نزیکەوە بیبینی. من بۆ خۆم ڕاستیەکەی کارەکانم بەو شێوەیە نەبینیوە کە بتوان ماڵسەنگانێکی وام لەسەری بێ، بەڵام پەیگیر بووم لە خودی هونەرمەندەکان و هاوڕێیانم لە شاری مەریوان لە ڕاستیە ساڵ بۆ ساڵ زەعیفتر دەبێ و ئەم ساڵێکی لەو ساڵانە بووە کە فستیواڵەکە زۆر زەعیف بووە، هەچەند کە ئەو یەک دووکارێکەوە هەڵتان بژارد چەند کارێکی باشی تیا بووە. من پێم وایە ئەو یەک دووکارێکە هاوڕێیان هەڵیان بژارد و کلیپەکانیان بڵاو کردو لە یەک دووکارهای زۆر باش بوو. کارێکیان کە کاری مەریوان بوو بە دەرهێنانی ئەتای شەکیبایی و بازیگەری خۆشەویست و دۆستی عزیزیم کاگیوای منوشەری کە لەوێ بازی دەکا و بازیکی زۆر جوانیش دەکا و ئەو کارەی تریشیان کاری دەرهێنەرێکی خەڵکی بانە بوو ئەوەی کە لەسەر پەنابەران دەکرێت. ئەویش بەهۆی ئەوەی لە بەخشی دگەرگونەهای نمایشیە ئەویش خەڵاتی وەرگرتووە. وەکو ئەرستانم کرد هەوڵ دەدەن لە هەموو ئەو
زۆر جار 200 بۆ 250 کار دەکات لانی کەم 200 کار دەکاتە دەستی دەبیرخانەی جەژنوارەکە هەوڵ دەدەن لە چوارچێوەی سیاسەتایەکی مشەخەسا کە حاکمە نزیکترین و ممکنترین نمایشایە کە بە نزیکە بە دیدگای حکوومەت یا قسەی لە مەسائلی شەڕ و بەسیج و مەسائلی حکوومەتی ئەوانە کردووە یان لانی کە مەگەر لە مەوزوعایەکی تر قساکە لە چوارچێوەی ئەوانە لە چوارچێوەکانی ئەوانە بگونجێ زۆر جار لە هەموو ئەو 200 کارە دەکاریش پێیان ناکەن کە بەڕاستی لەگەڵ معیارەکانی ئەوان بێتەوە مەجبور کارهایەکیشی تێکەوێ کە مەزمونەن کارهای باشێکن بۆ نمونە و بەرهەمە لەسەر پەنابەران بە نظری من لە هەڵسەنگاندنی کارێکی شانۆییە تۆ دەخ هەڵدەسەنگێنی دەرهێنان هەڵدەسەنگێنی بازی ئەکتەرەکان دوورینی ئەکتەرەکان هەڵدەسەنگێنی تەڕاحی سەحنە و داهێنانێکە کراوە لە چه سەحنە و بارودۆخێکەوە چه تەڕاحی سەحنە و لێباس و ئەوانە کراوە بەڵام بەشی سەرەکی مەحتەوا و مەزمون و دەقا 50% دەرهێنانە چون دەرهێنانە کە دەری دەخا بە ئەکتەری باش هەڵبژێراوە و لیباسی باش هەڵبژێراوە و دیکۆری باش هەڵبژێراوە ئەوش من پێم وایە ئەو کارە چون لە نزیکەوە نەمبینیوە ناتوانم بۆ بردی لەسەر بازیەکان و ئەوانە زۆر هەڵسەنگانێکم بێ بەڵام مەزمونی دەقی ئەو کارە بەڕاستی باش بووە داهێنەرانە بووە هەرچەند کە بازیکردنی تەئاتر لە ناو ئاوە ئەمە وا دەریان خستووە کە ئەمە یەکەم جارە لە مەریوان بکرێت کە یەکەم جار هاوڕێ قادری محەممەدی کردی من لە بیرمە مجۆزیشان نەدابوو بەکارەکەی نەقشی گەنجێکی بازی دەگەرکە لە دەست نابەرابەری و بێعەداڵەتی و مشکلات خەریکە خۆی دەکوژێت و ئێمە هەروەکو بینەر و هاوڕێی ئەو گیراین خۆی گیرا یەک برادێکی خۆی گیرا لە بیرمە کە هەر لە خۆی خستە زێبار و خۆی خنکان لە زێبارە ئەو کارێکی بەڵام بازیکردن لە ناو ئاوا و قەزیە پەناهندەگان کە زۆر شوێنێکی باشیان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە لەسەر مەسەلەی پەنابەران قسە بکەن و ئەو دەقانەی کە هەمووی شیعرە شعری عەبدوڵڵا پەشێوە شێرکۆبێکەسە لە تیفەڵمەتە هەمووی شیعر هەڵیان بژاردووە کە بازیگەرەکان دەیڵێن من پێم وایە ئەو کارێک بووە کە هەم چێژ بەخش بووە بۆ خەڵک هەم مەزمونێکی تیا بوو و مەسائل و دەردی خەڵکی تیا بوو و بەرحەڵ لە هەموو ئەو کارانەی کە بۆ مەجبور بوون چەند کارێکیش لە ساپیان تێپەڕێ کە من بۆ خۆم ئەگەر چەند کارم لەو کارانە دوورا و دوور پێخۆش بوو یەکێکیان ئەو کارێکە کاتای شەکیباییە کە لە بەخشی ئاینی سنەتیە وەرگیراوە کە پێم وابێ بەداخەوە خەڵاتی موزیک و ئەوانەیان پێدا خەڵاتیان نەدا بە دەرهێنان و بە بازیگەرەکان بەڵام ئەو کاری ترکە لەناو ئەوە کە بەڕێوە چووە لەسەر مەسەلەی پەنابەرانەوە لەبەر داهێنەرانە بوونی پێم وابێ یەکێ لەو کارانە بوو کە خەڵاتی وەرگرت بەگشتی ئەوەی کە حکوومەت بێوێت جەشنوارەیەک بەڕێوە بدا هەمیشە فشار و چوارچێوەهای تەنگێک بۆ هونەرمەندەکان دروست دەکات و هونەرمەندەکان مەحکومن بەوەی ینی هیچ انتخابێکیان نییە تۆ یا دەبێت لە ئێران بیتە دەرۆکەیتە کاری تەئاتر معنای نامێنێت چون کاری تەئاتر بۆ خەڵکێکی لە نزیکەوە بێت ناو خەڵکابی یاگەر لە ئێرانی مەجبوری لەگەڵ سیاسەتهای حاکم و لەگەڵ ڕژیمی حاکم دەرگیر بی و تۆ هەوڵ بدەیت بشکن بە ئیما و ئیشارە بە شێوەهای داهێنەرانە بتوانی قسەی خۆت بکەی بتوانی لە سافیای ئەوان و ڕەت بیجار هەیە موفق دەبی جار هەیە موفق نابی بەڵام ئیمکانێکە من بۆ خۆمەتا لە زیندانیش کە بووم لە زیندانی شانۆم کردووە شانۆم ئیشی شانویم کردووە لە ئاعتراز بە یادام بەڵام چۆن زمانی وتنی دەقەکە جۆرێک بووە کە ئەیتوانی لە سافیەکانی وانۆ ڕەت بێ ڕەت بووە مواردیش بووە ڕەت نەبووە مواردیش بووە و بە هەر حاڵ هەر نەفسی ئیجرای شانۆکان نەفسی ئەو تەلاشەی کە هونەرمەندان دەیکەن دیارە ئەسەی ڕقابەتێکی نابەرابەرە زۆرێ لەو کارانەی کە باشترین کار بوون ئەسڵەن ڕێگە نەدراون بێنە ناو جەشنوارەکە ئەسڵەن ئێمە 170 دەرهێنەر گروپ هەر ناناسین مەنعکراون ڕێگەیان لێگیراوە ئەو 30 گروپە دەناسین کە هاتوون شانۆکەیان ئێژا کردووە لەو 30 گروپەش ڕەنگە 20 تا 22 کاری
ڕێک لەگەل معیارەکانیان خوێندوویەتی و شتایەکیان کردووەکە بەرحاڵ جێگەی گلەی و ڕەخنەی خەڵک بووە کە زۆرێ لە کارەکان جێگەی هەم ڕەخنەی هونەرمەندان هەم ڕەخنەی خەڵک بوو و بە دەگمەند و سێ کاری ئاوا باشی لە سافیەکانیان ڕەت بووە بەڵام بەگشتی خەڵک لە وڵاتێکی وەکو ئێرانە چۆن هیچ تەفریحێکی نییە دەواقع ژیانێکی پڕ لە چەرمەسەری پڕ لە ناخۆشی پڕ لە مەحرومیەت و هیچ تەفریحێکت نییە لە جەژنوارەیەکی ئاوا بەڕێوە دەچێت بۆ خەڵک ئەتوانێت چەند ساتێ نیو سەعاتێک 20 دقەیەک لە کاتی خەڵک پڕۆ بکاتەوە و تماشاکردنی سرفی کارەکان بەو معنە نییە کە حتمما کارەکانی سێ زۆر باشن و ئەوانە بەڵام وەکو وتم هەر ئەو تەلاشەی کە هونەرمەندان دەیکەن گاهە نەتوانن لە سافیەکان ڕەت بن و ئەویشە مبارزەیەکە ئەویشە مبارزەیەک و زۆرانێکی هونەری سیاسیە کە تۆ ئەیگری جار هەیە سەرەکەوی بەسەر دژمنەکە تا جاریشەیە ناتوانانی سەرکەوی ئەلبەتە نەک لەبەر ئەوەی کە تۆ لیاقەت و شایستگی و توانایی و پشتیوانی جەماوەری نییە بەڵکو لەبەر ئەوەی کە نابەرابەرە و من پێم وایە ئەو کارانەی کە خەڵات دەگرن ئێمە دەبێ هەمیشە سەیری ئەو هەموو کارەی شکەین کە ڕەت کراونەتەوە ئەو کارانەی کە خەڵات دەگرن لەناو ئەو کارانەی کە لە سافیەکە ڕەت بوون خەڵاتیان گرتووە لەناو ئەو 170 کاری کە ڕەت بوون خەڵاتیان نەگرتووە بەڵام بەگشتی تەحمیلکردنی ئاوا جەژنوارەیەک تەحمیلکردنی شانۆی خیابان بۆ حکوومەتە خۆی لە خۆیان لە نەفسی خۆیان شتێکی باشە هەرچەند کە زۆرێک لە کارەکان گەورەترین ڕەخنە لەسەریان وەزعفەوە نەک قسەی من بێ قسەی دکتۆر سەعیدی ئەسەدی کە خۆی یەکێ لە داوەران بووە و توێتی ئەمە زۆری لەم کارانە شانۆی شەقام نەبووە شانۆیەکە کە هەموو ویژگیای ساڵنی شانۆی ناوساڵنی هەیە بەڵام لە شەقامێت جاکراوە وتێتی ئەمە نمایش دەرخیابان بووە نمایش خیابانی نەبووە سەعیدی ئەسەدی کە بۆ خۆی یەکێ لە داوەرەکان بووە ئەو ڕەخنەی بووە بەگشتی جەژنوارەکە زەعیفتر بووە لە ساڵانی تر هاوڕێ سەلامی خۆشەویست سپاس بۆ بەشداریەکە لەم بەرنامەیە فقط وتمە گەر شتێک ماوە بە کورتی لەسەر ئەم فستیواڵی شانۆی سەرشەقامی مەریوانە بۆمانی باسکەی سپاس دەستان خۆش بێ من شتێکی تایبەت نییە بەڵام هەمیشە و وەکو ساڵەکانی تیش ئەمساڵیش کۆمەڵێک هونەرمەندی زۆر مەحروم بوون کە من لێرە جێگەی خۆیەتی کە دەستخۆشبایی لەو هونەرمەندانە بکەم کە مەحروم بوون دەستخۆشبایی لەو هونەرمەندانە بکەم کە ڕێگەیان لێگیراوە و لێرەوە من داوام لەو هونەرمەندانە هەیە کە ڕێگەیان لێگیراوە کارەکانیان نەهێبرا بێتە ناو جەژنوارەکە کە لە فەزای مەجازی کارەکانیان بڵاو بکەنەوە بەو شێوەیە دەتوانێت لە مارەزی قەزاوەتی عموما قرار بگرێت و مەحکوم نیت بەوە کە گەر لە جەژنوارە مەحروم کرایت و حکوومەت نەیەش بەشداری جەژنوارە بی کەس ئاگای لە کارت نەبێەوە بەو شێوەیە فەرامۆش بکری هیوادارم ئەو کارانە لە ڕێگەی بڵاوبوونەوەیان لە سوسیال میدیاەوە بتوانن خۆیان بخەنە بەر دیدەی عموم و بەرقەزاوەتی عموم و نەهێڵن کە حکوومەت بێتە مەرجەعێک بۆ پشتگوێ خستنیان و جامعە قەزاوەتی لەسەر کارەکان هاوڕێ سەلامی خۆشەویست سپاس بۆ بەشداریەکە سپاس بۆ ئەوە بینەرانی خۆشەویستیش کە تا کۆتاییان بەرنامە هاوڕێ بوون لەگەڵێمە تا بێگەیشتنەوەیەکی تر ماڵاوە